کرێکارانی کەمپی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور دەیانەوێت بۆ کارکردن بچنە شاری هەولێر، بەڵام لەلایەن هێزەکانی ئاسایشی پارتی دیموکراتی کوردستانەوە ڕێگیریان لێ دەکرێت. ئەندامی کۆمیتەی ڕێکخراوی کرێکاران بەدران پیران کە یەکێکە لەو کرێکارانە ڕایگەیاند ئێستا لە هەر چوار بەشی کوردستان تێکۆشانی زۆر بەهێز هەیە. پەکەکە لە هەر چوار پارتیی کوردستان بەرخودان دەکات و دەستکەوتی گەورەی بۆ گەلی کورد بەدەست هێناوە، بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت تۆڵەی ئەو سەرکەوتنانە لە ئێمە بکاتەوە و لە هەولێر دەرمان بکات. هەروەها کرێکارێکی تر بە ناوی نەجمەدین بلەهێ وتی هەموو ڕێکخراوەکانی باشووری کوردستان پەیوەندی باشیان لەگەڵ ئێمەدا هەیە، بەڵام ماوەیەکە حکوومەتی هەرێمی کوردستان فشارەکانی بۆ سەر ئێمە زیاد کردووە و ئەم کردەوانە شایانی خۆیانە، چونکە ئەوان مرۆڤەکان تەنها لە ڕوانگەی حەزبی و سیاسیدا دەبینن. پاشان کرێکارێکی دیکە بە ناوی حەقی شاهین کە لە سلێمانی لە سەرکارەکەی دەرکراوە دەڵێت چەند ساڵە ئێمە لە شارەکانی سلێمانی و هەولێر کار دەکەین، تا ئێستا هیچ کێشەیەک ڕووی نەداوە. دەبێت داوا لە ئاسایشی پارتی بکرێت کێشەکانی لەگەڵ خەڵکی کەمپی پەنابەرانی شەید ڕۆستەم جوودی لە مەخموور ئاشکرا بکات. بۆچی کاتێک دەمانێت بڕۆین بۆ شارەکانی دهۆک، زاخۆ و هەولێر و سلێمانی خاڵەکانی پشکنینی ئاسایش دەمانگێڕنەوە.